سنتەری نمای عێراقی لە شاری سلێمانی دیبەیتێکی کراوەی بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکوانانی بواری ژنان ڕێخست بۆ گفتوگۆکردن لەسەر دیاردەی فرژنی کە گفتوگۆکە لەلایەن 4 کەسی شارەزاوە بوو لە بوارەکەدا بە شێوەیەک 2 کەسیان لایەنگری فرژنی و 2 کەسی دژی فرژنی بابەتەکانیان خستە ڕوو. خۆی ئەم دیبەیتە هی مەرکەزی نمای عێراقیە کە ئەوان لەگەڵ ڕێکخراوێکی عێراقیە کە لەسەر تاسەری عێراقا پرۆژەیەکیان بۆ دەرچووە کە لە ڕێکخراو نێودەوڵەتیەکان پشتیوانیانەکەن بۆ داکۆکیکردن لە بوارەکانی مافی مرۆڤ. دکتۆر ناسیح فەتاح مامۆستایە لە بەشی زانسە ئیسلامیەکان لە زانکۆی سلێمانی و لە ئەنگلی فرژنیە، بەڵام بە مەرج و وەک چارەسەر فرژنی پێقبووڵە بە شێوەیە کە کەرامەتی مرۆڤبوون و ڕێز و خۆشەویستی تێدا پارێزراو بێت. بۆ ئەو مەبەستەش مەرجەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بە باشترین مەرج دەزانێت بۆ ئەوەی کەسێک بێوێت زیاتر لە هاوسەرێکی هەبێت. ئەو دژوارێتی کە ئەکرێ بەڕاستی دژوارێتێکی ناواقعیانەیە، چونکە دژی بەواقعەوە دژە بە هەموو کۆمەلگاکانی تەنانەت کۆمەلگەی مەدەنی و نێودەوڵەتی ئەمڕۆ سەیریان بکە بەشێکیان لە فەیلسوف و بیریارەکان بەرزەوە دەکەن کە دەڵێن فرەیی دو هەنگاوە کە دەبێت ناچار ئەوروپا پاشبۆی بنێ. بۆیە لە ئیسلامدا یەکەم تاکە ئاینە کە بە مەرجەوە دایناوە کە فرەیی بدرێ بۆ کەسانی کە پێویستیان پێێتی بە مەرجی عەدالەت بە مەرجی نەفەقە کێشانی و هەروەها ئەبێت دەستنووردار بێت و ئەبێت لە ڕێز و خۆشەویستی بمێنێتەوە کە هەموومانە لە ئیسلامە باس کراوە لە زۆر لە ئاینەکانی ترە باز نەکراوە. دکتۆر هاوژین ئەمین مامۆستای بەشی کۆمەڵناسی لە زانکۆی سلێمانی دژی فرژنیە و پێی وایە فرژنی هۆکاری تێکدانی کۆمەلگایە و هیچ کاتێک لە ڕووی دەرونیەوە ژنان حەز ناکەن بۆی هاوسەرەکانیان هاوسەرگیری دووەم یان زیاتر ئەنجام بدەن. بڕوای من لە ئەمڕۆیەوە لە کۆمەلگای کوردیشەوە لە ڕێگەی چەندین نمونەوە کە لە دەوروبەری خۆمان هەن و ئەیبینین ڕۆژانە فرژنی شێوێنەری خێزانە لە ڕاستیە و لە جیاتی ئەوەی چارەسەر بێ خۆی دەردێکی گەورەیە. ئینسان پێویستە کاتێکە لە ناو ژیانی کۆمەڵایەتی و لە ناو دامەزراوەیەکی کۆمەڵایەتیە بە تایبەت دامەزراوەیەکی بنەڕەتی و سەرەکی وەکو خێزان ئەژی پێویستە زیاد لەوەی کە بیر لە تێرکردنی ئارەزوەکانی خۆی بکاتەوە، بیر لە بەرپرسیارەتی ئەخلاقیەکانی خۆی بکاتەوە بەرامبەر بە خێزانەکەی. دیاردەی فرژنی پاشخانێکی مێژووی دوور و درێژی هەیە لە زۆربەی کۆمەلگاکانی جیهاندا بوونی هەیە و زۆربەی ئاینەکانیش ڕێگەیان پێداوە شارەزایانی ئەو بوارەش هۆکارەکەی بۆ کەمی ڕێگەزینێر دەگەڕێنەوە با درێژایی مێژوو، چونکە پیاوان بەشداری شەڕە گەورە و بەردەوامەکان بوون لە سەردەمە جیاوازەکاندا لە بەرامبەردا ژمارەی ژنان لە کۆمەلگادا زیاتر بووە. لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا بەڕوونی باس لە فرژنی کراوە وەک چارەسەر بۆ کێشە کۆمەڵایەتیەکان و بۆ ڕێگەدان بە فرژنیش چەند مەرج و بنەمایەک دانراوە کە سەرەکی ترینیان دادگەریە لە نێوان هاوسەرەکاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.